ژنێکی بە ساڵاچووە و 20 ساڵە بەتەنها لە گوندی ئاشتۆکانی نزیک قەزای کفری دەژی. پورە شوشە تەمەنی نزیکەی 80 ساڵە، بەڵام بەتەنها کاری جوتیاری دەکات و مەڕووماڵات بەخێو دەکات و هێشتا مل بۆ ماندووبوون و ناڕەحەتیەکانی ژیان نادات. وەڵا شوێنیانە ماڵم ئاڵفە دەمپیان کا دەمپیان دەریانەکەمە دەشت ئەمە ئیشمە نانەکەم حاجەتە چۆرم حەوشە ماڵم ئەیلاولا ڕۆم چی بکەم خۆم مەکیناگرم جفتیەکەم وە تۆم یەکە تۆم دەری هەیە کرێگرماویە دەم وە. پورە شوشە شەوان زوو دەخەوێت و بەیانیش زوو لە خەو هەڵدەسێت. ڕۆژ تا ئێوەرە سەرقاڵی کارکردن و ماندووبوونە، بەڵام هێشتا ژیانی لادێ بە ژیانی شار ناگۆڕێتەوە. ناڕۆم وە شار حەز ناکەم، گشتی قەومێجن بێوە شار وتم نایە حەز ناکەم، دەشتەکە خۆش وەڵ دەشت لە شار خۆشترە، دەشت شار نەخۆشیە پیسە. پورە شوشە ژمارەیەکی زۆر خانووی بەگەڵ دروست کردووە و بەشێکی زۆر لە خانووەکانی بە بازوو و ڕەنجی خۆی دروست کردووە، بەڵام تەنها داواکاری لە حکوومەت پێدانی کابینەیەک بوو بەو پێی پیر بووە و ناتوانێت چیتر خانوو دروست بکات و خانووەکەشی خەریکە دادەڕوخێت. دانیشتوانی گوندی ئاشتۆکانیش شاهیدی بۆ لێهاتووی ئەم ژنە بە ساڵاچووە دەدەن. شوێن لە گوندەیەکی یەکێوە کەمامە لە کۆنەکانە ئازایە قایمە ئیسا ئەم جیل مۆبایل و تەلەڤیزیۆن و ئانتەرلایت و سەنتەرلایت و گشت تا سەعاتدا خەفن کەی ئیش ئەمەکەن کەی خورقاریەکەن کەی کۆڵکێشیەکەن کەی پیشەتێرن کەی مامرەکەنە خاوەن کەی بزنەکەنە خاوەن. پورە شوشە لە ژیانیدا پشتی بە کەس نەبەستووە و تەنها پشتی بە بازووی خۆی بەستووە. ئەم فەلاحەتیەکە فەلاحەتی قورسی هەیە بزنەکاتەوە پڕ حەوشی بزنی هەیە گشتی وە کۆڵ گا تێرێ بۆیان وە کۆڵ پیشە تێرێ بۆیان فەلاحەتیەکە هەموو شتێ خۆی وەتەنیاکە ئەرەوەڵە ئەم حەمکەدار هینە دار هینە زەیتونە خۆی ناوە چاڵم. 20 ساڵ لەمەوبەر پورە شوشە لەگەڵ برا و مامەکانیدا ژیانی بەسەر بردووە، بەڵام لەو کاتەوە تا ئێستا بەتەنها ژیان بەڕێ دەکات. ئەو لە ئێستادا گوێ بە ڕەنج و ماندووبوون نادات و بەتەنها شەڕی ژیان دەکات. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.